ئەو تەوەری جۆم کە ئەمەژان پێکرد بازە داوالی دەکەین هۆکارەکانی چین لە هەمان کاتە خۆی لە خۆیدا داوالی چی دەگرێتەوە بێگومان وردەکاری زیاتر وەردەگرم بە میوانجاری دکتۆر توانە نەوفەل کە پسپۆڕی نەشتەرگەری زینگ و دڵ و بۆریەکانی خوێن و داوالی قاچە. سڵاو لەبێ دکتۆر بەیانی باش سپاس بۆی لە تەوەری جۆم لەگەڵمەدا بەشداری. ئەمە باسێک لە دەوالیمان بۆ بکەی خۆی لە خۆیدا داوالی چی دەگرێتەوە لە هەمان کاتدا چی هۆکارە بۆ توشبوون بۆی کە تاکێک تووشی داوالی بێت. بەیانی باش ڕاستەکەی دەوالی یەکێکە لەو کێشانەی زۆر بڕبڵاوە لە ناو کۆمەلگایە نزیکەی لە سەیاسی بۆ 35 هەموو خەڵک تووشی لەوانەیە لە هەر تەمەنێکا تووشی دەوالی ببێ زیاتر دەوالی خۆی چییە خۆی هەڵاوسانی یان هەڵکشانی ئەو بۆڕی و یاخود ئەو خوێن هێنارانی قاچە عادەتەن ئەوە دروستە بێ کاتێک نەخۆشەکە ئەچێتە ناو تەمەنەوە و ئەو هەڵاوسانە وا لەو نەخۆشاکە تووشی ئازارێکی زۆر ببێ تووشی هەڵاوسانی قاچ ببێ و لە عینی کاتە وا لە نەخۆشەکە کە بێتاقەت بێ لە هەر کاتێک کە ڕێبکە بۆ ماوەیەکی کەم بۆ ماوەی دەدەقەیە چارەکێک دوایەوە هەستەکە قورسایەکی زۆر لە قاچە هەیە و ئەبێ دانیشەیە ئیسراحەتێکی بۆ بکە. باشە. طبعاً ئێمە بینە سەر هۆکارەکانی دەوالی چییە؟ یەکەم شت ئەوەیە عادەتەن لە ویراسەیە هەیە سێرەکەی کەسوکاری ئەو نەخۆشە یاخود ئەو کەسە دایکێتی یاخود شیبرای هەر کەسێکی سەرەکی لە عایلیانە لە تاریخی عایلیانە سەرەکی دەوالیان هەیە ئەمە یەکەم. دووەم ئافرەتان زیاتر تووشە بن لە پیاوان ئەوش بۆ دوو هۆکار ئەگەڕێتەوە. یەکەمیان ئەوەیە هۆرمۆناتی ئافرەتان واکە ئەو خوێنهێنەرانە دیوارەکانی باڵین ئەو خوێنهێنەرانە وای لێبێ تنک بێتەوە و ئەو خوێنە کۆ بێتەوە لە ناو دیواری لەناو ئەو خوێنهێنەرانە واکە هەڵاوسێ و تووشی دەوالی بێت. دووەمیان ئەوەیە ئافرەتان تووشی حەملە بن طبعاً حەمل واکە قورسایەک ئەخرێتە سەر حوزی ئافرەتەکە واکە خوێنەکە بە جوانی نەگەڕێتەوە بۆ دڵ ئەمێنێتەوە ستەی سزە بێ لە ناو قاچەکانە وای لێ دێ ئەو دیواری با بڵێن یاخود ئەو ڤاڵڤانی ئەو قفڵانی لە ناو خوێنهێنەرەکانی قاچە هەیە یەک بە دوایەکە ئەشکێن و خوێن کۆبێتەوە لە ناو خوێنهێنەرەکانە و وای لێ دێ تووشی دەوالی بێت. بینە هۆکارەکانی کە طبعاً کێشی نەخۆش کێشی نەخۆش چەندێ بەرزتر بێ چۆن زیاتر بێ ئەوەنە معرەزە بۆ ئەوەی تووشی نەخۆشی دەوالی بێت و هەروەها وتمان تەمەن تا تەمەنێکی معەن هەیە با بڵێن هەتاوەکو تەمەنی 40 بۆ 50 ساڵ لە زیادبوونە لە دوای 40 ساڵ بۆ 50 ساڵ عادەتەن ئەوەستێتەوە یاخود لە معدلێکی کەمە بەرز بێتەوە لە دوای تەمەنی 40 بۆ 50 ساڵی. بەڵێ دکتۆر باسی لە تەمەن کرد ئەوانەی تەمەنیان لە هەڵکشاندایە تووشی دەوالی دەبن. بینە سەر بابەتی گەربێت و کەسێک کە خانم زیاتر دووچاری ئەم داوالیا بێتەوە کەشی لێشی زۆر بێت و تەمەنێکی گەنجیە بێت دەکرێت بڵێن تووشی دەوالی دەبێت لە پاشان باسی هۆکارەکانی تێک بکەن. بڵێ وەکوتم ئیسا ئەمەی وا باسمان کرد ئەمانە نەگۆڕن مەسەلەن ئافرەتە حەملە بێ ئافرەتە هۆرمۆناتی ئەگۆڕێت تەمەنە هەرزیاکە بەڵام بێنە ئەوانی وا ئەتوانی بیگۆڕ یا ئەتوانی دەستکاری بکەیت چییە ئەوەیە دانیشتن یاوەستان کە بۆ ماوەیەکی زۆر بۆ نمونە مەسەلەن سێرەکەی پیشەی ئەو کەسە ئەو نەخۆشە زۆر گرنگە مامۆستایە ئەگەر دکتۆرە ئەوە تا پۆلیسە بە پێوە زۆر ئەوەستێ بۆ ماوەیەکی زۆر ئەوە واکە زیاتر فشارێک بخرێتە سەر ئەو خوێنهێنەرانی قاچ و تووشی دەوالی بێت. دووەمیان ئەوەیە لە ئافرەتانە زۆربەی کاتسەرەکەی های هیڵ یاخود پێڵێن کعبی بەرز لە پێکەن ئەوەش یەکێکە لە هۆکارەکانی واکە زیادبوونی دەوالی قاچی تووشی دەوالی قاچ بن. ئێستا شتێکی کەش زۆر باوە ئەم کۆرسێ و با بڵێن ئەو شتانی وا لە بازاڕە هەیە ئەو کۆرسیانە واکە زەختێک دروستە بێتە سەر ئەو دەمارانی وە لە قاچایە یاخود لە حوزی ئافرەتایە واکە خوێنەکە بە جوای نەگەڕێتەوە بۆ دڵ و ئەوش هۆکارێکە بوو ئەوەی تووشی دەوالی قاچ بوو. باڵێ کاتە دەکرێت بڵین دکتۆر ئەمەژە بە هۆکارەکان کرد بەڵام بینە سەر نیشانەکانی دەوالی چە بۆم نەتەنها نیشانەکانی لەوەدا خۆی دەبینێتەوە کە هەڵ ئاسانی یاخود ئاسانێک لە پێستی ئەو کەسەدا لە قاچیدا دەردەکەوێت یاخود هەبوونی ئازارشی لەگەڵایە.
هیچی لە هەرە با بڵێن ئەو ئاعرازانی وانە خۆشەکە دیاڵێ من دەوالیم هەیە هیچی لە هەرە گرنگەکان ئەوەیە شێوەی ئەو قاچە سێرەکەی شێوەیەکی ناشرین ئەدا دەوالی وا هەستەکەی ئەو قاچە ئەو جوانی و ئەو ڕەونەقی هەیەی لە دەستێداوە هیچێکە لە هەرە هۆکارە باوەکانە کە نەخۆش ڕۆکاتە دکتۆر و داوای یارمەتی پزیشکیەکە ئەو یەکەمە دووەمیان ئەوەیە تووشی ئازارێکی زۆر ئەڵێ هەستەکەم دوو بلۆک لە قاشمایە کەڕێیەکەم ناتوانم بە قورسایەکی زۆر هەوڵیان بۆی ڕێبکەم و ئازارم هەیە سێمیان هەڵاوسانی قاچە ینی ئەو قاچە سێرەکەی هەموو گیانی نەخۆشەکە شێوەیەکی جوانی هەیە و باریکە دەسێتی هەرچێنتی بەڵام دێتە لای قاچەکانی قاچی هەڵاوساوە و هەستەکەی ئەستور بووە و ئەگەر بگاتە مەرحەلەیەکی زۆر درەنگ با بڵین تاخیر بوو لە عیلاجکردن ئەو کاتە تووشی قورحەی قاچە بێ یعنی برینێک دروستە بێ لە قاچەکە و ئەو کاتە چارەسەرکردنی کەمی ئاستەمە بێ کەمی زەحمەتە بێ بەڵێ ئانەی کە دووچاری دەوالی دەبنەوە دەکرێت بڵین لە دەوالیەوە تووشی چ نەخۆشیەک دەبن یاخود دەوالی هۆکارە بۆ چ نەخۆشیەک بەڵێ هیچێک لە هەرە نەخۆشیە باوەکان وان عادەتەن نەخۆشەکان تووشێ بن نەخۆشی دەوالی تووشێ بێ هیچێک لەوانەیە زەختێکە کرێتە سەر دڵ با بڵێن ئەو خوێنە کۆبێتەوە لە قاچەکان ئەو ڕێژەی خوێنی واگەڕێتەوە بۆ دڵکەمە بێتەوە دووەمیان و لە هەمووی گرنگتر ئەوەیە قورحەی قاچەکەەوە باسمان کرد ئەگەر بۆ ماوەکی زۆر جاروا هەیە 10 ساڵ بۆ 15 ساڵ ئەو نەخۆشە هیچ چارەسەرێکی نەکردووە بۆ ئەو دەوالیە وای لێدێ ئەو پێستە تەنکە بێتەوە ئەو پێستەی سەر دەوالیەکە با بڵین وای لێدێ ئەتەقێ و تووشی قورحا بێ ئەو کاتە عیلاجکردنی ئەو قورحەیە زۆر زەحمەتە و ئاسان نییە حتا بە نەشتەرگەریش لەوانەیە کەمێ زەحمەت بێ بۆ چارەسەرکردن باڵێ کاتە ئەوەی کە ئەمەژە پێکرد ئەتەقی ئەمە هیچ کاریگەری لەسەر ڕۆشنی ئەو کەسە دەبێت واتە وەکو کەسێکی ئەسئی ئەوانەی کە تووشی دەوالی دەبن ناتوان کار و چالاکی ڕۆژانە و هەروەها مامەڵەکردنیان ئەنجام بن بەڵێ ئێستا بینە سەر ئەوەی چۆن بتوانێت مەسەرەن نەخۆشێک تووشی دەوالی بووە و چۆن ئەتوانێت مەسەرەن وای لێ بێت نەگاتە ئەو مەرحەلەی تووشی قورحە و ئەو شتانە بێت لە هەمووی گرنگتر ئەوەیە ئەبێ مەسەرەن نەخۆشێک ئەگەر بزانێت زۆر دانیشتنی هەیە یا زۆر بە پێوەستانی هەیە پیشەکەی وا پێویستەکە بۆ نمونە مامۆستایە زۆر بە پێوەستێ لە کاتی وانەوتنەوە ئەو کاتە ئەبێ پێشە بچێ بۆ دەوام بۆ کارەکەی خۆی ئەبێ گۆرەوی دەوالی لە پێ بکات چونکە ئەو گۆرەویە یارمەتی ئەو خوێن هەنەراناکە بۆی خوێنەکە بگەڕێتەوە بۆ دڵ بە شێوەیەکی جوان دووەم گۆڕینی ئەو پۆزیشنە یعنی بۆ نمونە نابێ هەموو کاتەکە بە بڵین 2 ساعت بە پێوەستا بێ و هیچ جوڵێ بکە نا ئەبێ مثلا ڕێبکە کەمێ باڵی مەسافێکی 2 مەتریش ڕێبکە و بێتەوە یاخود دانیشە و هەستێتەوە سەر پێ یاخود هەر لە شوێنی خۆی قاچی بەرزکاتەوە و حرەکەی پێ بکە ئەوە واکە یارمەتی ئەدا بۆ ئەوی ئەو خوێنە بگەڕێتەوە دڵ بە شێوێکی جوان و با بڵین ستێسز نەکە یاخود نەمێنێتەوە لە ناو قاچەکانە ئەوە یەکەمیشە دووەم جاروا هەیە نەخۆشەکە ئەگاتە مەرحەلەیەکی زۆر قورس و ئەو کاتە ئەبێ پیشەکەی بگۆڕێ چونکە ناتوانانی تۆ ئەو قاچە لەوانەیە لە دەست بە تووشی قورحەیەکی زۆر بێت و ئەو کاتە چارەسەری ئاستەمە ئەبێ پیشەکەی بگۆڕێ بۆ نمونە سێرەکی کرێکارە ئەبێ پێ ماوەیەکی زۆر ئیسراحەتی لەسەر بکە اینجا بگەڕێتەوە سەرکار ئەو کاتش هەر کاتێک گەڕا سەرکار بە دڵنیایەوە ئەبێ بەبێ گۆرەوی دەوالی ناتوانێت ئەو ئیش ئەنجام بات. باڵێ دکتۆر شتێکی باو هەیە قسێکی باو هەیە بە تایبەت لە خانمان ئەوانەی کە لە تەمەنیان لاوەڵکشاندایە دەڵێن بۆ ئەوی تووشی دەواری نەبین بە نیم سعات ڕێ بکەین نیم سعات بە پێ بڕۆین یاخود وەرزش ئەنجام دەین ئەمانە تا چەند پێیوەستن بە توشبوون بە دەوالی یاخود ئەگەر ئەوەی کە بە پێ ڕێنەکات تووشی دەوالی دەبێت یان زەڕورە وەرزش ئەنجام دێت ئەمانە تا چەند دروستن بەڵێ طبعا وەرزشەکان ئەوانەی زۆر گرنگن بۆ نەخۆشی دەوالی پێوێن دوورکەوێتەوە لە نەخۆشی دەوالی و تووشی دەوالی نەبێت هیچێک لەوانە ڕێکردنە بۆ مەسافەیەکی با بڵێن نیم ساعت بۆ ساعتێک لە ڕۆژێکا ڕێکردن لە ڕێکردن گرنگتر ئەوەیە با بڵێن پاسکیل سواری بۆ نمونە پاسکیل سواری لە زۆر گرنگترە لەوەی لە ڕێکردن باشترە و لەوەش باشتر طبعا مەلەکردنە ئەمە واکە با بڵێن وەکووتمان ئەو خوێنە نامێنێتەوە لە ناو قاچەکەەوە ئەگەڕێتەوە بۆ دڵ و کۆ نابێتەوە لە ناو قاچەکە و واناکە ئەو خوێنهێنەرە هەڵاوسێ و تووشی دەوالی بێت ئەمە با بڵێن بۆ وەرزش بەڵام هەندێک وەرزش هەیە
با بڵێن بۆ ئەوەی قورساییەک بخیتە سەر قاچ ئەوانەیە چنە جێم و با بڵێن 50 کیلۆ و 40 کیلۆ لە قاچیانەدەن و یاری ئاسنەکەن ئەوە بەدڵنیایەوە من پیان دەڵێم وا ئەکە ئەو دەوالیە زیاکە پێچەوانەی ئیشەکاکە بەڵام ڕاضیەکی ئاسان و ئاسایی وەکو ڕێکردن و پاسکی سواری و مەلە زۆر سوودە بەخشێ بە و نەخۆشانی تووشی دەوالی بوون یاخود دوورکەونەوە لە توشبوون بە دەوالی. کەواتە دکتۆر پشتگوێخستنی دەوالی بۆ منە تاکێک تووشی دەوالی بووە بەڵام پشتگوێ بخات دەکرێت بڵین چی دەگوزارێت لەو تاکە یاخود دەوالیەکەەوە پە دەکێشێت بۆچی سەرڕای ئەو نەخۆشانەی کە تۆ ئاماژۆ پێکرد هۆکارە بۆ ئەوەی ئەو کەسە توش بێت کاتێ دووچاری دەوالی دەبێتەوە. بەڵێ تەوان ئێمە چنێ ئەو نەخۆشی دەوالیە زووتر بێتە لای دکتۆر یاخود لای هەرچی بۆ خەستخانە بۆ با بڵێن یارمەتی پزیشکی چنێ زووتر بێت ئەوەنە بۆ خۆی و بۆ ئێمەش باشترە بۆچی چونکە جۆری چارەسەرەکە ئەگۆڕێ ئێمە لە سەرتاوە ئەگەر نەخۆشەکە ببینین با بڵێن شتێکی بچووکی هەیە ئێمە تەوان دوو جۆری دەوالیمان هەیە پێڵێن عنکەبوتی یاخود بەس هەستێکی وەکو مووی قژ وایە یا زۆر باریکە و جۆریشکی هەیە پێڵێن جذعی ئەو کاتە ئەچێتە ناو پێستەکە و زۆر قوڵە بێ وەکو شێوەی مار ئەیە لە ناو جستەی یاخود ناو قاچی نەخۆشەکە تەوان ئێمە چەند زووتر بێت ئەوەنە بۆ ئێمە بۆ نەخۆشەکە باشترە بۆچی یەکەمیان ئێمە لە بیدای ئەتوانین چارەسەری پزیشکی هەیە هەنێ ڤینۆتۆنیک هەیە ئەوانە واکەن ئەو دیواری خوێنهێنەرانە بە قووەت کات و یارمەتی ئەو خوێنهێنەرانەدا بۆی خوێنەکە بگەڕێتەوە بۆ دڵ دووەم ئەتوانین ڕێنمایی ئەوەی بکەین کە چی شێوەیەکی پۆزیشن وەرگێت چۆن دانیشێت چۆن هەستێت چۆن جۆرێکی وەرزش بکە بۆ ئەوی نێڵێ زیاکە ئەو دەوالیە و هەروەها بەکارهێنانی گۆرەوی دەوالی ئەمە لە سەرتاوە ئەگەر نەخۆشکات بەڵام ئەگەر کەمێ درنگتر هاتبوو و سێرەکەی شێوەی دەوالێکی کەمێ زیاد کردووە و ناشرینە بەلای نەخۆشەکەەوە یاخود ئازارێکی کەمی هەیە لە کاتی وەستان بە پێوە بۆ ماوەیەکی زۆر ئەو کاتە ئەتوانین جۆرێکی لە چارەسەر بەکاربێنین ئەویش پێڵێن دەرزی تەساڵبی یاخود ڕاهکەرەوەی خوێنهێنەرەکان ئەوە مادەیەکی وەکو کوحول وایە مادەیەکی با بڵێن ناوی دەمارەکە ئەسووتێنێ بەبێ ئەوەی نە بەبنج بەکاربێنینە بەنجی مەوزعینە بەنجی عام هەر بە ناوی خوێنهێنەرەکە یەک جۆرێکی دەرمان هەیە ئەیکن بە خوێنهێنەرەکە و لە ژوورەوە ئەی سووتێنێ لە هەموو کاتێک ئەتوانین 4 بۆ 5 دەرزی بەکاربێنین ئەگە نەخۆشەکە پێویستی کرد پێویستی بە نزیکەی 3 هەفتە بۆ 3 مانگێک هەیە تاوەکو ئەو دەوالێ بە تەواوەتی لابچێ و لەوانەیە لە جیاتی یەک جلسە دوانی پێویست بێ نەخۆشەکە ئەگەر خوێنهێنەرەکان گەورەتر بوو لە 3 ملیم جۆریشکی چارەسەرکردن ئەگەر نەخۆشەکە تاخیرتر هات ئەوەیە بەکارهێنانی لەیزەر و بەکارهێنانی با بڵێن سەمغی طبی ئەو سەمغی طبی یاخود ئەو لەیزەرە چۆن چۆنیە بە بەنجی مەوزعی ئەچینە ناو خوێنهێنەرەکەەوە و ئەو لەیزەرە چێتە ژوورەوە خوێنهێنەرەکە ئەسووتێنێ وای لێکە پێک ئەلکێبەیەکەوە و خوێنهێنەرەکان ڕێڕەوێکیکەی دۆزنەوە بۆ گەڕانەوەی ئەو خوێنە بۆ دڵ طبعا ئەمە با بڵێن لەیزەر و سەمغی طبی ئەمانە نوێن هەمووی لە ماوەی ئەم چەند ساڵی ئەخیرە هاتووە و خۆشبەختانە لە لای خۆمان لە کەرکووک و لە کوردستانیش ئێستا هەیە و لە بەردەستایە با بڵێنە کۆتا چارەسەر چییە ئەویش نەشتەرگەریە کە ئەم هەموو چارەسەرانی وا باسمان کرد نەگونجا بۆ نەخۆشەکە و کاتە پەنابێن بۆ نەشتەرگەری ئەویش لە کاتێکە نەخۆشەکە لە با بڵێن زۆر تاخیر هاتووتە لای دکتۆرەکە و وای لێ هاتووە بە هیچ شێوێک لە شێوەکانی کە چارەسەر نەکرێ و ئەو خوێنهێنەرە وای لێ هاتووە زۆر ئاوساوە بۆ بە 9 ملیم و بگرە زیاترش بۆ بە 2 سانتیم و 3 سانتیمش ئەو کاتە ئێمە بە نەشتەرگەری ئەبێ ئەو خوێنهێنەرانە بە کاملی دەربێنین و ئەو کاتە ڕێڕەوێکی کەی بۆ خۆ دۆزێتەوە کە تەندروستە خوێنەکە بگەڕێتەوە بۆ دڵ بەڵێ بەڵێ دکتۆر تۆ ئاماژت بە چارەسەرێکان کرد بەڵام ئەو تاکانە یاخود ئەوانەیە کە دووچاری دەوالین چارەسەریان بۆ دەکرێت دووبارە ئەگەری هەیە سەر هەڵباتەوە ئەم دەوالیە لەم تاکە بەڵێ طبعا ئەم جۆری چارەسەرکردنانی وا من باسم کرد هەر یەکیان نسبەتی نەجاحێکی خۆیە با بڵێن سەرکەوتنیکی خۆی هەیە بۆ نمونە ئەوانی بە دەرزی بەکاردێنن یاخود بە لەیزەر و بە سەمغی طبی نزیکەی 95
نجاحەتێنێ دێتە سەر نەشتەرگەریەکە کە لە هەمووی بەرزترە نسبەی نەجاحی با بڵین ئەگاتە نزیکی سا 97 بۆ 98 ئەم شەگەڕێتەوە بۆ چی جاروا هەیە کە تۆ لە نەشتەرگەریەکە چێکی ئەو با بڵین ئەو خوێنهێنە ڕیسی کە وایەکە ئەو قاچە هەڵاوسێ یاخود تووشی داواری بێت تۆ لە ئەساسەوە دەری هێنیت و فڕێی بەڵام لەوکانی کە ناتوانانی بە دقیقی بتوانانی بچی ئەو بابلین ئەو دەما ڕیسیەوە تووشی دەوالێکەکە بە کاملی لایبی بەڵام لە عینی کاتە نەخۆشەکە بێ بەڵانسی ئەوە بکە تۆ ئەوە پێویستی بە نەشتەرگەریە بەنجی عامە یاخود بەنجی نصفیە لەم لاشەوە ئەم دەرزی و بابلین لەیزەر و سمغی طبیەکە ئەوانە پێویستیان بە بەنجی مۆزوعی یاخود دەرزێکە هەر پێویستی بە بەنجیش نییە نە بەنجی مۆزوعی نە بەنجی عام فأبي بالانسي أو شتبو نخوشك باسكي بلا كاكا أما أو هاي أوش أو هاي ترخوي أبي جوري شار سرك هل بجري وكاميان بلاي أو جنشاو وهروها بو نخوشكي كاميان جنشاو جاروا هي نخوشك حزي بويا درزك بكا بلام بوينا جنجي شو كاتك هاتوا أو خن هنا رانا وهلا وسوا بدرزي شار سرنابي أو كاتا إجبارك ريبي بنشتري شار سريكين بەڵێ دکتۆر لەپاڵ چارەسەرەکان بەشێک باز لە بەکارهێنانی تەماتە دەکەن بۆ قاچ بۆ ئەو شوێنەی کە دەوالیەتی ئایا ئەمە بەکارهێنانی وەکو چارەسەرێک بەکاردێت یان ئەمە دروستە بەکارهێنانی تەماتە؟ بڵێ طبعا زۆر شت بەکارهێنرێن نەک تەنها تەماتە هەیە ئەمانی وە با بڵێن ئاعشابی طوبی چارەسەریش سروشتی بەکارهێنن ئەمە کەم تا زۆر ینی ناڵم ئیسفادێکی وای نییە ئەمە تەماتە پۆتاسیۆمی تەیە پۆتاسیۆماکە ئەو خوێنهێنەرانە کەمێ تەسکنەوە وای لەبێ دەوالێکە کەمتر بێتەوە بەڵام بڵێ وەکو چارەسەرێکی بنبڕ بتوانی تەماتە بەکاربێنی بۆ چارەسەرکردنی دەوالی نەخێرشتێکی وانە حتا بەکارهێنانی گۆرەوی دەوالی وای لێکا بوەستێتەوە لە حەدێکی کە ئێستا تووشی بۆ بەڵام بڵێ چارەسەریکە و نەیهێڵێ ئەو شتێکی ڕاست نییە ئەمانە هەمووی شتێکی کاتین وای لێکن نەخۆشەکە مەسەڵەن لە ئاستێکا بوەستێ ئەو دەوالیە زیانەکە لەوە زیاتر ئەگەرنا چارەسەری فعلی تەنها ئەو چوارشێوە چارەسەرەیە کە باسمان کرد کە دەرزیە و لەیزەرە و سەمغی طوبی و نەشتەرگەری باشە سەبارەت بە سیستەمی خۆراکی ئەو تاکە ڕۆژانە ئەو خۆراکانی دەیخوات هیچ پەیوەستن بەم بابەتەوە تا چەند گرنگەستەمی خۆراکی ئەو تاکە کە پەیڕەوی دەکات زیاتر لە خۆراکانە بێت کە ڤیتامین سی و ئی تدایە ئایا ئەمان هەموو پێویستن بە دووچاربوون بە دەوالی یاخود دووربوون لێی؟ بەڵێ طبعا زۆربەی کات نەخۆش پرسیاریەوە کە چی خواردنێک باشە بۆ من بۆ خاستن بۆ نەخۆشی دەوالی وەکو هەر نەخۆشی چکەی بۆ ڕێکانی خوێن هەندێک خواردنی تایبەت هەیە ئەتوانی بەکاری بێنی و بیخیتە سەر نظامی غیزایی ئەو نەخۆشە بۆ ئەوەی با بڵێن بەلای کەم ئەو دەوالیە لە ئاستێکا بوەستێتەوە یەکێک لەوانە با بڵێن میوەکان ئەو میوانی وە زۆر باشن بۆ نەخۆشی دەوالی هەنارە شیلکە و حمزيات بۆ نمونە بە عەربی پێڵێن حمزيات وەکو لیمۆ پرتەقاڵ و گرێفروت ئەمانە مادەیەکیان تایە ئەنتی ئۆکسیدنتەوە کە با بڵێن ئەو دەمارانە یاخود ئەو خوێنهێنەرانە ئەو فشاری وا لە سەریان هەیە کەمتر بێتەوە ئەمە یەکەمیان دووەم بینە سەر ئەو چەرەزات و با بڵێن بایم و جۆز و لۆز و ئەم شتانە ئەمانە مادەیەکی گرنگی تایە واکە ئەو دیواری خوێنهێنەرانە بەقووەترکە و سەوزەوات بەدڵنیاییەوە هەموو سەوزەواتەکان ئەوانی وا پێڵێن وەرەقی هەموو ئەو سەوزەواتە واکە دووبارە ئەو دیواری یاخود ئەو قفڵانی لە ناو خوێنهێنەرەکانە هەیە بەقووەتر بن و بە ئاسانی نەشکن. بەڵێ سەبارەت بۆی دکتۆر ئەمە ڕۆنکردنەوەی زیاترمانە سەبارەت بۆ بابەتە بیتێ بۆ نا تا چەند کێشەی خوێنمەین پێویستە بەم بابەتەوە یاخود ئەوانەی کە بازەوە دەکەن من خوێنم خەستە دەکرێت دووچاری دەوالی بەمیان ئەمانە دەکرێت هۆکار بن بۆی ئەو تاکە تووشی دەوالی بێت ئایا خوێنمەین ئەو کەس هەر خۆی لە بنەڕەتدا خوێنمەین بێت یاخود خوێنی خەست بێت. بەڵێ طبعا دەوالی هەندێک نەخۆش دروستە بێ ئەوانی وە خوێنهێنەرەکانی طبعا دوو سیستمی خوێنهێنەرمان هەیە با بڵێن ئەوەی دیپ عمیق و ئەوەی لەسەر پێستەکەیە و بینراوە لە بەچاو
ئەو دیپەکان یاخود ئەو ئەوانی وا قۆڵن کە داخرێ یاخود تووشی خوێنمەی نەبێ بە دڵنیاییەوە کە ئەوە خوێنمەینی توش بوو ئەوانەی سەرەوەش تووشی خوێنمەی نەبن ئەو کاتە نەخۆشەکە ئەگەر ئەو دەقەیەش نەبێ بەڵام بۆ ماوەی 6 مانجێک بۆ ساڵێ تووشی دەوالی بێ لەم جۆرە دەوالیانە طبعاً لە هەرە قورسەکانیانە چونکە زۆربەی کات ناتوانیت تۆ نەشتەرگەری بۆ بکەی دەرزی بۆ بکەی نە هیچ شتێکە تەنها ئەوەیە ئەتوانین هەنێ دەرمان هەیە بۆ ئەوی دیواری خوێنهێنەرەکان بەقوتکەین و لە عینی کاتە گۆرەی بەکاربێنین ئەمە نەخۆش ئەبێ زۆر گرنگی بۆ بدە خاستن ئێستا لە کاتی کۆڤید-19 کۆرۆنەیە زۆربەی نەخۆشەکان مەسەرەن تووشی خوێنمەینێکی کەمە بن ئەبێ لە کاتی توشبوون بۆ نەخۆشیە زوو بکەونە سەرپێ و ڕێ بکەن لە جیان نەکەوێ بۆی ئەو خوێنە کۆنە بێتەوە و تووشی خوێنمەین نەبێت و ئەو کاتە بیدایە خوێنمەینێکی قورسە بێ لە با بڵێن خوێنەرە قوڵەکان دوای ئەوە نەخۆشەکە دێتەوە بۆ لای دکتۆرەکە دوای ساڵێک یاخود 6 مانگێک بە دەوالی ئەو جۆرە دەوالیانەوە کوتم زۆر قورسە چارەسەرکردنی چونکە ئەو کاتە ناتوانین ئێمە لە نەشتەرگیری بۆ بکەین نە دەرزی شتەکان بەکاربێنین و زۆربەی ئەو نەخۆشانەش معرەزم بۆ ئەوی دوجار تووشی قورحەی قاچ بوو. بەڵێ کەواتە دکتۆر سەبارەت بە بابەتەی بۆ منە کە چارەسەری بۆ دەکرێت ئەو تاقی کە تووشی دەوالی دەبێت مدەی چەندێکی پێدەچێت دەتوانێت بە تەواوی چارەسەر بکرێت یاخود ئەمەش پێویستە بۆ هۆکاری کە ئەم تاکە تووشی بۆ لە هۆکاری کە تۆ سەرتا ئاماژە و پێکرد لامان کادا باز لە هۆکاری بۆ ماویش کە ئایا ئەوانی کە بۆ ماوەی تووشی دەبن دەکرێت پاش مدەیەک کە چارەسەریان وەرگرت نەگەڕێنەوە سەرباری خۆیان کە دووچاری ئەم دەوالیە بوونە. بەڵێ طبعاً جۆری چارەسەرەکان وەکوتم بۆ نمونە ئەگەر دەرزی بۆ نەخۆشکە بەکاربێنی دەرزی ڕەکەری خوێنهێنەرەکان ئەو دەرزیانە نەخۆشەکە لە عینی کاتەتوانێت بڕاتە سەر ئیشوکاری خۆی هیچ پێویست ناکەن ئیسراحەتی لەسەر بکە و نێچیکە بەڵام ئەو بەکارهێنای لێزەر یاخود سەمبوڵی طبی ئەوە ڕۆژێک بۆ 2 ڕۆژ ئیسراحەتیەوێ و دوای ئەو نەخۆشەکە چێت سەرکاری خۆی و با بڵێن لێزەرەکە و سەمبوڵەکەش هەر لە عینی دەقەیە سیرەکەی دەوالێکە ناڵێم لە سەیاسە بەڵام لە 170 بۆ 80 شێوەی دەوالێکەش هەر نامێنێ بینە سەر نەشتەرگەری ئەوانی وا نەشتەرگەریەکەن عادەتەن ئێمە ماوەی 12 ڕۆژ بۆ 2 هەفتە بە نەخۆشەکاڵێن ئەبێ لە جێ بکەوێن نەک بە تەواوەتی بەڵام نابێ هەمووی شێک یاخود نابێ زۆر لەسەر ئەو قاچە ڕێبکە واکە لە نەخۆشەکە تقریبا 2 هەفتەیەک لەسەر جێ بکەوێ و بەڵام نەتیجەی نەشتەرگەریەکە تقریبا خلالی مانگێک یاخود کەمتر دەرەکەوێ و نەخۆشەکە هەر لە عینی دەقەیە هەستەکە ئەو گەرمی لە قاچی بوو ئەو قورسی لە قاچی بوو هەستەکان نەماوە. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر توانە نەوفل پسپۆڕی نەشتەرگەری سینگ و دڵ و گۆڕیەکانی خوێن و دەوالی قاچ و شێک ڕاستەخۆ لە کەرکووک و لەگەڵ مامی سپاس بە زانێرەکانتان وچانێک وەرەگرین و هەگەڕێنەوە.